لە درێژەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری سەرۆکی لیستەکە لە بازرگەنی سلێمانی لەگەڵ ژمارەیەک کاندید ناوبازاری قەزای پێنجوێنیان بەسەر کردەوە. هاوکات سوپاسی دانیشتوانی قەزاکەیان کرد بۆ پاڵپشتیان لە لیستی 147 کۆمەڵی دادگەری. هاتینە خزمەت خەڵکی خۆشەویست و سەربەرزی شاری پێنجوێن و بۆی پەیامی لیستی 147 کۆمەڵی دادگەریان پێبگەێنین. بە خۆشحاڵیەوە ئێمە زۆر خۆشحاڵین کاتێک چینە ناو خەڵک. سپاس بۆ خی گەورە فراکسیۆنەکانی کۆمەڵی دادگەری هەم لە کوردستان هەم لە عێراق هێندە کارمان کردووە کە ئێستا چینە ناو خەڵک بەرهەمەکە ئەچنینەوە و خەڵک بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لێکا دەستخۆشی لە ڕابردوومانەکە. خەڵکی پێنجوێن هەر هەمویان ئێمە بە کەسوکار و خۆشەویستی خۆمان ێزانین. هەموو ماڵێکی پێنجوێنیەکان من بە ماڵی خۆشەویست و برا و کەسوکاری خۆم ێزانم، بۆیە چاوەڕوانی ئەوەم لیان هەیە کە منێکی کە کوڕی خۆیانم بمنێرنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی دیفاع لەم شارە بکەم، بۆ ئەوەی دیفاع لە مەزڵومیەتی ئەم شارە بکەم، بۆ ئەوەی دەنگی ملەکەوت ببەمە پەرلەمان بە پشتیوانی خوای پەروەردگار. گشتین و توێژە جیاوازەکانی قەزای پێنجوێن پاڵپشتی خۆیان بۆ لیستی کۆمەڵ دەردەبڕن و لە هەڵمەتی سەرخستنی لیستی 147 کۆمەڵ بەردەوامن. یەکێکی مەسەلەن وەکو سۆران عومەر کە هەمومانەی ناسین، پیاوێکی زیرەک، پیاوێک لە هەموو بەرژەوەندیەکانی خەڵکی ویستووە و خەڵکی شێوێت. هیوادارین ئەوەندەم پەرلەمانانەی کە ئەچنە ئەوێ وەک کاک سۆران بتوانن بەرژەوەندی خەڵک لە پێش بەرژەوەندی خۆیانەوە بێت. ئێمە دەستخۆشیان لێەکەین، پشتگیریانەکەین لە لیستی 147 داوا لەو دۆست و خەڵکەیژەکەین کە دەنگیان پێبا لە بەرەوەی ڕابردوویەکی پاکیانەیە لە پەرلەمانە دیفاعیان لە دین و ژین و ئەخلاقی ئەو میلەتە کردووە. خەڵک ئەوان کۆمەڵی یاسایی ناشەرعیان هێناوە، ئەمان بە هەموو جۆرێک ڕەدیان داوەتەوە. لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری بەنیازە پشتیوان بە خودا و متمانەی هاوڵاتیان لە هەڵبژاردننی ئەم جارەدا کە بیستی دێ بەڕێوە دەچێت زۆرترین کاندید بنێرێتە پەرلەمانی کوردستان تا ببنە داکۆگیکارێکی سەرسەختی خەڵکی کوردستان. هاوکات لە یاماڕوونە کە کۆمەڵ تاکەهێزە کە بۆ تەنیا جارێکیش بەرەیگەلی بەرنەداوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.